سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. تاوتوی ئەمڕۆمان تایبەتە بە قسەکردن لەسەر بارودۆخی ئێستای کوردستان و پێشاتەکان. هاوکات ڕۆڵی حەزبە بچووکەکان لە هاوکێشە سیاسیەکان و لە بڕیاردان لە گۆڕەپانی سیاسی کوردستاندا. لە هەمان کاتدا بارودۆخی ئێستای حزبی زەحمەتکێشانی کوردستان لایەنێکی تری گفتوگۆی ئەمڕۆمان دەبێت. بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆمان لە شاری هەولێرەوە میوانداری دکتۆر ئەحمەد ئەنوەر کارگێڕی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستانمان کردووە. دکتۆر ئەم کاتت باش و بەخێر بێیت. دوای خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات بەڵێ دوای خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ململانی نێوان لایەنە سیاسیەکان لە ئێستادا هەموو چاوەکان لەسەر کۆبوونەوە پێنج قۆڵێکەیە. ئێوە خوێندنەوەتان چییە بۆ ئەم کۆبوونەوانە؟ زۆر سپاس کاک یادگار، سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان. دیارە وەکو باسمان کرد ئێستا لە کوردستان و خۆت باس کرد هەموو چاوەکان هەموو ئیتیبار لەسەر ئەو کۆبوونەوە پێنج قۆڵیانەیە کە ماوەیەکە بەڕێوە دەچێەوە دیارە قەرارە دووشەمەی داهاتووشە جەولەیەکی تر بەڕێوە بچێت. ئێمە پێمان وایە ئەو پێنجدانە کە شەرعیەتی انتخابیانەوە زۆرترین دەنجیان لە پەرلەمانی کوردستانی لە خولی ئێستادا هەیە، بەتەکیت لایەنی سەرەکی یاخود لایەنی سەرەکی ئەو پرۆسە سیاسە بوون لە کوردستان و ڕۆڵیشان لە تەنگژەی سیاسی لە کوردستان هەواتە وەکو برێ فڕقای سیاسی بوون. پێمان وایە لە بیدایەتەوە تەنها لە ڕێگەی گفتوگۆکردن و دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ دەکرێت کێشەکان حەل بکرێت و لە هەنگاوی یەکەما دەکرێت و پێنجلایەنە لەسەر پرۆژێشی چاکسازی ڕێککەون کە ئەوە خاڵی ئەساسی دەبێت پاشی ئەوە لەسەر ئالێتانە ڕێککەون. دیارە بە تاکید بوونی ئۆپۆزیسیۆن لە پرۆسی سیاسی لە هەموو دنیادا یەکێکە لە کایەکانی تەواوبوونی یاخود کاملبوونی مەسەلەی دیموکراسیەت لە وڵاتەدا. بۆیە پێم وایە بوونی ئەو جۆرە منافسە و ڕێی جیاواز و لە دەسەڵات و لە دەرەوەی دەسڕات شتێکی ئاساییە و پێشمە تاڕادێکی زۆر خزمەتی پرۆسی سیاسی لە کوردستانە دەکات. مهم لێرەدا ئەو کۆبوونەوانە بە ئاراستەیەک بەڕێوە بچێت کە ئەولەویاتی وەزعی سیاسی کوردستان لە بەرچاو بگرێ، پەرەپێدان و قوڵکردنەوەی دیموکراسی لە کوردستان، پاراستن و پتەوکردنی دەستکەوتەکان و ئامادەکردن و زەمینە سازی بۆ ئەوەی گەری کوردستان ئەو فرسەتە مێژوێنێتی جێگۆڕانکاری و شۆشەکانی ئەوەی پێوترێ بەهاری عەربی خەریکە لە منتەقە دێتە دی تێدا بێ بۆی بتوانێت بە هەنگاوی گەورەتر خەونە نیشتیمانی و نەتەواتەکانی بچێتە پێشەوە بۆ یەکجاری بە کورتی بەرەو ئاقاری سەربەخۆیی بەرێت. ئەو ئاراستانن ئێمە پێمان وایە دەکرێت ئەو پێنجدایان لەسەری ڕێککەون. پێشمانوانیە مەسەلەی ڕێککەوتن ڕەنگە مهم نییە لە پێنج کۆبنەوە بێ، لە حەوت کۆبنەوە بێ، لە دە کۆبنەوە بێ. پێم وایە وەزعی سیاسی کوردستانەوەی هەنێکە ئەولانە بەڕادێکی زۆر کاتێکی زیاتر بۆ مەسەلەی ئەو گفتوگوانە تەرخام بکەن، بەڵام بەتەکید نابێ گفتوگوانەش کراوە بن بە بەڕادەیە خوانەخواستە خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکان تووشی بێئومێدی بن. بەڵێ دکتۆر، ئێوە گەشتبینن بە ئەنجامی کۆبوونەوەکان؟ کاک یادگار، گەشتبینی یان ڕەشبینی زۆر ڕەتی بە ڕێی من و جەنابەت و حیزبەکانی ترەوە نییە. پێم وایە ئەو ئەرزیەتەی کە گفتوگۆکانی لەسەر بەڕێوە دەچێت تێگەیشتن و هەستکردن. بەڵێ بە خوێندنەوەتان بۆ ئەو بارودۆخەی بۆ قەناغەکە. بەڵێ دکتۆر ببوورە، مەبەستی من ئەوە بوو بە خوێندنەوەتان بۆ بارودۆخەکە بۆ ئەنجامی کۆبوونەوەی یەکەم و دووهەم بۆ دانیشتنی سێهەم مەبەست لەو ڕۆوە تا چەند هەستەکەن، چونکە لە ئێستادا ڕایەکەیە دەڵێت ئەم کۆبوونەوانە هیچی لێ بەدی ناکرێت و چاوەڕێیی لێ ناکرێت چونکە دوو پارتە فەرمانڕەواکە نیەتی جدیان نییە بۆ ئەنجامدانی چاکسازی. بەڵێ کاگیا پرسیارەکە لە جێ خۆیەتی ڕاستە، خەڵک هەموو پرسیار من پێم وایە ئەوەی کە تا ئێستا لە زاری خۆیان ڕاگەاندراوە لەو کۆگرە ڕۆژنامەنووسیانەی دوای تەواوبوونی کۆبوونەوەکانەکەن هەموو تاکید لەسەرکردنەوە کە بارودۆخێکی ئیجابی لە کۆبوونەوەکاندا هەیە. واتە من پێشم وایە بە شەخصی خۆمان وەکو حیزبیش دەیبینین تعین ئەوەمان لە دڵسۆزی هیچ لایەکان نییە، بەڵام مهمەکە لەوەی ئەولەویاتەکان چۆنە، ئەولەویاتەکان سەرخستنی قەزیە و گفتوگۆکان و بە کورتی قوڵکردنەوەی دیموکراسی لە کوردستان و مەسەلە نەتەوایەتی مەسەلە گشتیەکان بێت بەتأکید ئەوە خاڵێکی ئیجابی دەبێت. لە بڕۆم پێم وایە هەموو لایەک هەست بە ناسچی ئەو مەرحەلەیە دەکەن. ئەوە ژوامان لێ دەکا من پێم وایە تا ڕادێک هیوا بەخش بێ بۆی کە ئەو لایەنە ئەگەرچی دانیشتنی تریش بکرێت لە کۆتاییدا ئەوان بە هەموو لایەک بگەنە ئەو کامێک کە بتوانرێ بەڵاتی هەم کوردستان لەم تەنگژە سیاسی نەجاتی بێ، هەمیش ئەم تەنگژەیە بێتە هۆکارێک بۆ ئەوەی فعلەن سەرجەم داواکان سەرجەم پرۆژە ساکسازیەکانە چاوەی پرۆژەیەکدا یەک بگرێ. لەبەرەوە مرم تا ڕادەیەکی من ناڵێم زۆر، بەڵام
بەڵام تا ڕادەیەک ئێمە گەشتبین بۆی کە ئاکامێکی باش لەو کۆبنەوەانە بکەوێتەوە بەو مەرجە یاخود بەو شتانی کە پێشوەخت باسم کرد ئەویش ئەوەیە چۆنەتی تەعاملی هەردوو لەگەڵ خودی قەزیەکەیە ئەگەر قەزیەکە شکاندنی یەکتر و سەرکوتکردنی یەکتر و منافعانی بە کورتی ئەوە یەکتر بێ بە تەکید ئەوە ڕەنگە ئاقاری خراپی لێ بکەوێتەوە بەڵام ئێمە هەردوو لەعلەقل لە تەسریحات عەلەنیەکان هەستی پێ دەکەین کە سووربوونیەک و دۆسۆزێک هەیە لەسەر بەردەوامبوونی کۆبنەوەکان پێم وایە خاڵێکی ئیجابیە ئەو خاڵەیە کە تا ڕادێکی زۆر بە کورتی گەشتبینی وا دەکات کە گەشتبینی بەرامبەر ئەو کۆبنەوانە. بەڵێ دکتۆر وەکو دەزانین بڵێن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چەند پرۆژە و پاکجێکیان پێشکەش بڵێن ڕادستی لایەنەکانی فەرمانڕەوا کردووە. ئێوە تا چەند ئەم پاکجانەیان با بڵێن ئەم پرۆژانە و خاڵەکانی ناویان بە منطقی دەزانن و پێتان وایە هیوای جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەو بڵێن پرۆژە و پاکجانە هەبێت؟ کاک یادگار ئەو تەنگژە سیاسی لە کوردستانە پێشبینەی خۆی هەیە واتە ئەمە لە خلالی ئەم 2 ساڵە کۆنەبووتەوە کە ئۆپۆزیسیۆن توانیوێتی 35 کورسی لە پەرلەمان هەبێ داواکاری بۆ چاکسازی لە کوردستان دەتوانم بڵێم لە ناوەڕاستینەوەتەکانەوە دەستی پێ کردووە لەگەڵ حتا لە کاتی کەوا تەنها تفەنگ و شەڕی ناخۆش ساعید بووە داواکاری بۆ تا چاکسازی نەوەستاوە پێم وایە هەمولاک متفقین کە ئەو ئالیاتان ئێستا کوردستانی پێبەڕێوە دەبرێت تر پێویستی بەوەیە کە گۆڕانکاری جدی بەسەر بێ کوردستان بەرەو وڵاتێکی دیموکراسی و مؤسساتی حکومەت فعلا دامدەستگاکان بە مؤسساتی بکرێن و هەموو ئاسەوارێکی دوو ئیدارەی لەو هەرێمە بسڕێتەوە لەبەرەوە پێم وایە بەشی زۆر لەو پاکەزەی کە ئۆپۆزیسیۆن پێشکەشی کردووە چ لە پرۆژەی لایەن و حزب سیاسەکانی تر کە خۆ دەزانی بەشی زۆریان هەرێکە بای خۆی بۆ چون و ڕێی خۆی خستە ڕوو چ لەوەی کە بەڕێستەرۆکی هەرێم باسی کرد چ لەوەی کە جارجار لەسەر تەسریحاتی هەردوو حزبی دەسەڵاتدا لە کوردستان پارتی دیموکرات و نیشتیمانی دەبیستین هەموو کۆکردن لەسەر ئەوەی کە کوردستان پێویستی بە گۆڕانکاری جدیە و پێویستی بە گۆڕانکاریەکەیە کە پرۆسەی سیاسی دیموکراسی لە کوردستان قوڵتر بکاتەوە چونکە چیترە و ئالیاتانی کە ئێستا ئیدارەی پێدەکرێت بەڕاستی ڕێگر لەبەر ئەوەی کە فعلا ئەو پرۆسەیە دیموکراسیە بەرەو قوڵتر بکرێتەوە یەکێ لە نیشانەی جابیەکانی ئەوە بوو کە ئێمە کاتی خۆی پرۆسەیەکی دیموکراسیمان دەست پێ کرد و بەڕاستی لە وەسەتێکی نادیموکراسیدا ئێستا باهۆزی گۆڕانکاری دیموکراسیە لاموو لەو شەرقەی کە جاران شوێنی بە کورتی استبداد و دیکتاتۆریەت بوو هەڵی کردووە لەبەرەوەی بە نابێت لەو شۆڕشە لەو بە کورتی حرەکەیە دا ببڕێن و بە چاکردنی سیستەمی سیاسی خۆمان دەتوانین پێشمانیە ناکۆچیەکان ئەوەندە قۆڵ بن کاتێکە بەس بەرژەوەندی گشتی باڵای گەلی کوردستان و وەزی هەرێمی کوردستان دەخێتە بەرچاو سەرجەم ناکۆچیەکان تر ئەبێ ناکۆچی لاوەچی بن. بەڵێ دکتۆر ڕاستە لە نەوەتەکانی سەدەی پێشووەوە بڵێن باس لە چاکسازی و کۆمەڵێشتی تر دەکرا بەدەر لە کۆکبوونی هەموو لایەک لەسەر پێویستی چاکسازی تا نەهاتنی ئۆپۆزیسیۆن و دەرنەکەوتنی ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی فعلی و کارانەبوونی بڵێن ئەم چاکسازیانە نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ بە تاکید وایە یەکێک لە بە تاکید یاساکانی پرۆسی سیاسی لە هەر وڵاتێکانە لە کوردستانیش ئەوەیە تۆ کاتێک کوتلێکی ئۆپۆزیسیۆن دەبێ بە تاکید زیاتر دەسەڵات گوێ لێ دەگرێت زیاتر فشار دەخاتە سەر دەسەڵات بۆ نمونە حرەکەی احتیجاجی کە لە کوردستانیش وەڕاستە تۆ نوتیژی تێکەوتەوە هەمومان پێی نیگەران بووین بەڵام هەر شێوازێک بوو لە شێوازی دەربڕینی بە کۆمەڵ لە مافی خۆیان واتە حرەکەی احتیجاجیەکە من باسیەکەم لە نەوەتەکانە هەبووە بەڵام ڕەنگە کەستر بووە لە سەرەتای 2000 هەبووە کەستر بووە بەڵام لە دوای ڕوخانی ڕژێم لە 2003ەوە لە پەرلەمانی یەکەمە ڕاستە دەنجی معارض نەبوو سەرجەم حیزبەکان چوونەتە ناو حکومەتی یەکگرتووی ئەوسا بەڵام دیسانەکە داواکاری بۆ چاکسازی لە میدیای هەلی لە کەسانی ڕۆشنبی لەلایەنەکان نەوەستاوە بەڵام بە تاکید لە دوای 25 حوتی 2009دا ئەو مەسەلەیە بە تاکید بەرفراوانتر بووە و بوونی کوتلێکی باش و بەهێزی معارضە دائیمەن بە تاکید ڕۆڵی هەبووە لەوەی کە بەڵێ دکتۆر ئەحمەد پێ وایە لە ڕێگەی پرۆژەکانیانەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن مەبەستم لە ڕێگەی پرۆژەی دانیشتنە پێنج قۆڵێکەوە توانی بێتیان نوێنەرایەتی خەڵکە ناڕازیەکە بکەن. کاک یادگار پێم وایە لایەنە بەڕێزانە خۆیان قاعدەی خۆیان هەیە و خۆیان لە پرۆسی سیاسی لە کوردستانە بەشدار بوون چگە لە برادرانی بزوتنەوەی گۆڕان نەبێ خۆتانزانی یەکەم جاریان لە پەخولی ئێستای پەرلەمان نوێنەرایەتیان دەبێ ڕاستە هەندێک کەسیان وەکو نوێنەرایەتی هەبوو بەڵام لە چوارچێوەی لایەنێکی سیاسی تر بە تاکید ئەوان کاری سیاسی دەکەن و حەقی خۆشیان هەموو شێوازەکانی کاری سیاسی بەکار بێن بە تاکید لە چوارچێوەی یاسا و ئەوەی کوردستانە من پێم وایە حرەکەی احتیجاجی ڕەنگە بەشێکی لە گەداوەکانی ئۆپۆزیسیۆن
یەک بگرێتەوە ڕەنگە بەشێکی زیاد بکرێتەوە بەڵام بەرحاڵ سەرجەم ئەو داخوازیانەی کە ئەوان پێشکەشیان کردووە بەڕای من جگە لە مەسەلەی ڕەنگە حکوومەت و یەک دوو خاڵەتر نەبێ خاڵەکانی تر کە بۆ چاکسازی عامە پێم وایە کۆدەنجێکی باشی ناو خەڵکو و لایەنە سیاسیەکانی تریش لەلایە تەنانەت خودی دوو لایەنەکەش تا ئێستا بەڕاستمی هیچ ئەو پرۆژەیان ڕەت نەکرێتەوە کە ئەوان باسییان کردووە لەبەرەوە بەتەکید ئەوان ڕۆڵیان هەبووە لەوەی کە پرۆسی چاکسازی لە کوردستان بجوڵێنن و هیوادارم بەشدارێکی فعلیش لە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە بکەن کە لە داهاتوە هیوادار کە ڕێککەوتنی لەسەر دەکرێت لەبەرەوە بەتەکید کەس ناتوانێت ڕۆڵی ئەو لایەنە بەڕێزانەوە بکە بەڵام ئایا ئەوان 100% نوێنەرایەتی هەموو خەڵکی ناڕازی دەکەن ڕەنگەوە تەنها لە پرۆسەیەکی دیموکراسی انتخابات بێ پێم وایە خەڵکێکەیە لە دەروی ئەو لایەنە نەشا بەڵام داواکاری چاکسازی هەیە بۆیە بەتەکید تا حدێک هەماهەنگ بووە لەگەڵیانە ڕەنگە بەشێکی بەشداری لە حرەکەی خۆپیشاندانا کرد بێ بەڵام بەتەکید سەرجەم خەڵکەکە ناتوان بڵێم ئەوانە نوێنەرایەتی سەرجەم خەڵکی ناڕازی لە کوردستانەکەن بەڵام گومانی تێدا نییە کە نوێنەرایەتی بەشێکی گرنگ لەو خەڵکە ناڕازیە دەکرێت بەڵێ بە قسەکردن لەسەر ئەو حزبانەی لە ئێستادا پێیان دەوترێ حزبە بچووکەکان دەوترێت تەنها لە کاتی هاوپەیمانی بەستندا بڵین هەر یەک لە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئێوەیان بیر دەکەوێتەوە بۆ نمونە ڕۆڵ پێگا ڕاو هەڵوێستی ئێوە تا چەند وەرگیراوە لە کۆبوونەوە پێنجقۆڵیەکاندا تا چەند بۆ ئێوە گەڕاونەتەوە بەڵێ کاگە عفم کە بۆی خەش تەواو پرسیارەکەتم گوێ لێ نەبوو بەڵام ئەوەی کە تێگەیشتم ئەوەیە کە ئێمە وەکو حیزب ڕۆڵمان چیە خود ئەحزابی تر لەو پرۆسەیە کە ئێستا دەستی پێ کردووە ئێمە بەخۆمان وەکو حیزبی زەحمەتکێشان لە کاتی کە خۆپیشاندنەکانی شەبوو بەڕاستی جەولەیەکمان لەسەر بەشی زۆر لەو لایەنە کرد و لە هەردوو لایەنە ئیسلامیەکە برادرانی گۆڕان و برادرانی یەکێتی و خەڵکی ترمان بینی بەڕاستی وچە نەزەری خۆمان لەسەر هەموو ئەزمەی سیاسی لە کوردستان ئەم ڕێگا چارەسەر ڕێگاکانی حەڵ ڕوون کردەوە لەو فترەی ڕابردووش پێشەوەی کە کۆبنەوەکان دەست پێ بکارد و لایەنی دەسەڵاتدار پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کۆبنەوەکیان لە سلێمانی ساز کرد کۆمەڵێک لایەنی سیاسیان بانگی هێشت کرد یەک لەوانە حیزبی زەحمەتکێشانی کوردستان بوو دەربارەی بۆچوونی ئێمە بۆ شێوازی دەستپێکردنی و کۆبنەوەانە ئێمە بەڕاستی بە ڕاشکاوانە باسمان لە ڕێی خۆمان کرد و وتمان بەتەکید ئێستا خاڵێکی ئیجابی ئەوەیە کە هەردوو لاتە گەیشتن دە قەنەعات کە لەسەر مێزی گفتوگۆ کێشەکان چارەسەر بکەن ئێمە پێمان وایە دوو خاڵی گرنگ لەو مەسەلەدایە خاڵەکیان ئەوەیە ئێوە بێ پێکەوە پرۆژەیەشی هاوبەشتان هەبێ ئۆپۆزیسیۆن پرۆژەی خۆیە تەمانە و کات 22 خاڵ بوو دوایتر کەمیان کردەوە بە پرۆژێکی نۆ خاڵی چوون ڕەنگە تیریش تێدا بێ وتم کۆمەڵک پرۆژە هەیە ئێمە پێمانە پرۆژان لە قۆناغی یەکەما بێت تەوحید بکرێن لە قۆناغی دووەم باز ئەو ئالێتە بکرێت چۆن ئالێتێکە ئەو پرۆژەیە جێبەجێ دەکات ئایا حکوومەتێکی ئێستا دەبێت حکوومەتێکی بنکەفراوان دەبێت بە کورتی هەر ئالێتێکی تر مهم بە ئیتفاق بێ لەسەری لەبەر ئەمە ڕای خۆمان بە وازەحی گەیاندۆتە هەموو لایەنەکان و پێشمان وایە تا حدێک ناڵێن بەتەکید لەو لایەنە بە ڕێزاش کەسە بۆچوونی خۆیە پرۆژەی خۆیە بەڵام تا حدێکی زۆر ڕایەکانی ئێمەیان پێی ئیجابی بووە و پێشماوە بۆ ئێمە تەنها لە سۆنگەی دڵسۆزیمان بۆ قەزا بۆ کێشە ئەساسیەکانی خەڵکی کوردستان هەوڵی خۆماندا بەقەت ئەوەی کە بۆمان کراوە کە هەوڵێک بدەین بۆ ئەم ڕوونکردنەوەی ڕای خۆمان هەمیش هەوڵ دەین کە جۆرێک بە کورتی هاندان و ئێمە لە کۆبنەوەکەش زۆر بە ڕاشکاوانە داوامان لە هەردوو لایەن کرد کە هەم دەست پێشکەری بکەن لە ڕاگررتنی هەڵمەتی ڕاگەیاندن هەم دەست پێشپێری بکەنەوە و بەڕاستی هەم بە نیەتی چاکسازی جدی بستنە کۆبنەوەکان کەوان لە پێش هەموو ئەو لایەنە هەردوو لایەن بە جدی تەکیدیان کردەوە کە ئەوان ناچن بۆ ئەوەی سراعشی سیاسی تر بکەن لەگەڵ ئەو دوو لایەنە ئەچن بۆ ئەوەی بە فعلی بە نیەتی گەیشتن بە ئەوە کە پێم وایە خاڵێکە ئەگەر هەردوو لا هاوکۆک بن لەسەری پێم وایە شتێکی ئیجابی دەبێت و لە کۆتاییدا بە قازانجی سەردەم خەڵکی کوردستان و تەجروبەکەی دەشێتەوە. بەڵێ دکتۆر ڕخنەی ئەوە لە ئێوە دەگیرێت دەوترێت کە حزبە بچووکەکان هیچ سنگ و قورساییەکیان نییە لە مەسەلە چارەنووسازەکانی کوردستاندا ئەمەش بۆ دوو خاڵ دەگەڕێنەوە یەک دەڵێن کە ئێوە نەتانتوانیوە خۆتان تازە بکەنەوە لەگەڵ گۆڕانکاریەکاندا خۆتان بگونجێنن دوو دەڵێن دەرکەوتنی بزوتنەوەی گۆڕان وای کردووە ئەو ڕۆڵەی یا با بڵێن ئەو ڕۆڵە کەمەی کە لە پێشووداتان بۆ ئەو ڕۆڵەشتان نامێنێت ئێوە وەڵامتان چییە؟ کاگە یادگار من ناتوانم لە بەردە بە کورد بەناوی حیزبەکانی تر قسە بکەم من بەخۆمان بۆکو حیزبی زەحمەتکێشانی کوردستان دەتوانم قسە بکەم بەتاکید پێم وایە حیزبی زەحمەتکێشانی کوردستان و خۆشتان دەزانن لە 2 ساڵی ڕابردوو کە دوای ئەوەی کە لە 24 وەزعێک لە حیزبی زەحمەتکێشان دروست بوو بەتاکید ئێمە دەرگ بۆ واقع دەکەین کە ئێمە خۆمان وەکو زەحمەتکێشان پێویستمان بە نوێکردنەوەی سەرجەم ئالیات و میکانیزمی ئیشکردنی خۆمان هەیە و پێمان وایە جارشکە بێ خوێندنەوەیکی قوڵ و
بە کورتی هەمە لایەنە بۆ واقعی سیاسی کوردستانە بکەین من پێمان وایە لەگەڵ ڕێزمەوە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ڕێزم بۆ هەر بزوتنەوەیکی ترکە دێتە سەر ساحەی سیاسی کوردستان من پێم ئێستاش قەناعەتمان وایە کە مەجال هەیە بۆ لایەنی سیاسی تر کە ڕۆڵی خۆیان بینن پێمە خۆمان یەک لەو لایەنە پێمان وایە کە بتوانین بەتەکید ئیرادەشی بە خۆتیشمانەیە بۆ کە گۆڕانکاریێکی جددی لە وەزی خۆمانە بکەین و خوێندنەوەکی تازە و سەردەمیانە بۆ واقعی سیاسی کوردستان و دنیای دەرەوە کێشەکان بکەین و بتوانین ئالیاز و میکانیزمە سوا و تەقلیدیەکان بەڕاستی بەجێ بێرین کە ئەوە بەنیازی لە کۆنگرەی داهاتوو کە لە مانجی داهاتوو بەتمامی بەستین بیکەین دەتوانین ئێمە بەقەت حەزمی خۆمان ئێمە مشکلەی کەمی کادرمان نیە ئێمە سەدان کادری چالاک و فعالمان لە هەموو شار و شارستانی کوردستان هەیە بەڵام بەتەکید مشکلەی تازەکردنەوەی میکانیزم و تازەکردنەوەی بە کورتی ئالیاتە کە دەتوانێت ئەو حیزبە تا بکات دیارە بەس بەلایەنەکانی تریش دیار هەر کەسە خۆی لە وەزی خۆی بەرپرسیارە پێم وایە چەندایەتیەکێکە لە سیمای هەرێمی کوردستان و هەموو حیزبێک دەتوانێت بە کورتی بتوانێت ئەگەر نوێنەتی خەڵکێ بکاگە زۆریان کەم بێ و ڕێی خۆی لەسەوە هەبێت بەڵام بەدەستێنانی متمانی زیاتری خەڵک ڕەنگە ڕەبتی بەوەیە کە تۆ چۆن تەبەنای و کێشە خەزای خەڵکەکەی و چۆن لە هەر هەڵمەتیشی انتخاباتە ئەو خاڵت جدیانە دەوروژێنی کە دەتوانێت زۆرترین جەماوەری پێکۆکەیتەوە لەبەرەوە پێم وایە ڕەنگە لە قۆناغی یەکەمە تابێت انتخاباتی 25 حوتە دەرکەوتنی و بزوتنەوەی تا ڕادەیەکی زۆر تەسیری هەبوو بێ لەسەر قەواعیدی زۆر لایەنە سیاسیەکان بەڵام پێم وایە ئێستا کاتێکی گونجاو هەیە بەڵام دیسانەکە ڕەبت بەندە بۆی کە ئەو حیزبانە یەک لەوان باسی خۆمان دەکەم چۆن دەتوانین بە میکانیزم و ئالێتێکی تازە ئیش بکەین و بە کورتی هەویەکی وازەح و ڕوون بۆ ئەو حیزبە دیار بێ کە ئەو حیزبە چییە دیفاع لە چ دەکات و ئەو کات پێم وایە قەت نەک مشکلەی نەچوونە پەرلەمان و نەمشکلەی چوونە بە کورتی بەدەستێنانی دەنجی نابێ بەکو دەتوانێت بەقەت حەزمی خۆی کاراتر لە پرۆسی سیاسی کوردستانە ڕۆڵ ببینێ. بەڵێ دکتۆر بە قسەکردن لەسەر بارودۆخی حزبی زەحمەتکێشانی کوردستان لە ئێستادا باس لەوە دەکرێت کە لە مانگی حەودا بەتەمان کۆنگرە بەستن بەڵام کۆنگرەی حزبەکان بڵێن لە کوردستاندا بە شێوازە کلاسیکیەکە بەڕێوە دەچێت و هەندێک پێیان وایە تەنها متمانەدانەوەیە بە وەجهە کۆنەکان ئایا ئێوە لەم کۆنگرەیەتاندا چی تازەتان پێ و ئایا بەڵێنی ئەوە دەدەن کە بڵێن دەموچاو توانە و تاقەی نوێ و گەنج بێنە ناو حزبەکەتانەوە؟ بەتەکید کاگیادگار ئێمە دیارە لەو فترەی ڕابردوو ئێمە داخر کۆنگرەمان لە 2009 کرا پێش پرۆسەی انتخاباتی بە کوردی پەرلەمانی کوردستان بوو ئێمە ئێستا پێمان وایە لەو کۆنگرەی داهاتوو گۆڕانکاری گەورە و ڕیشەی و جددی لە میکانیزم و شێوازەکانی ئیشکردن دەکەین و پێمان مەجاری باش بۆ کۆمەڵێک کادری گەنج و شارەزا لە بوارەکان دێنێ پێشەوە ئێمە لەو 2 ساڵی ڕابردووە ئەوە دەڵێم بە شێوەژی باش پرۆسەی دیموکراسیمان لە ژیانی حیزبە بەڕێوە بردووە ئێمە هیچ مشکلێک وات بەڕاستی ئەو میکانیزم و ئالیاتانی کە قرارە لە کۆنگرەی قراری ئیقراری بکەین گۆڕانکاری گەورە لە ژیانی دیموکراسی ناو حیزب بە کورتی ئەنجام دەدا و جارێکی کە سەرجەم دازگاکانی حیزبی زەحمەتکێشان تەنها و تەنها لە ڕێگەی انتخابات بە کورتی دادەڕێژرێن شێوازێکی لا مەرکەزی بەرفرەوان کە زۆرترین دەسەڵات بە سەرکردایەتی ناوچەکان دەدا کە پێشنیار کراوە و ئەو دەسەڵاتی کە لە کۆنگرەی ڕابردوو درا و مەکتەبی سیاسی سەرجەمە و دەسەڵاتە لە بەشێکی زۆر کەمینە بێ دابەش ئەکرێتەوە بەسەر سەرکردایەتی ناوچەکان و سەرجەم هیکلێتی حیزب بە شێوازێک ئەگۆڕێکە مرونەتی تەواو بۆ هاتنە پێش و وەرگرتن و بە کورتی دەرخستنی کەوادری و خەڵکی گەنجە بێت بەنسبەت کەسەکانیش ئێمەیەک لەو حیزبانین کە هیچ مشکلەمان نیە نە کەسی یەکەم مشکلەمان نیە نە کەسانی مەکتەب سیاسیەمانە هیچ کەس لەو هاوڕێیانی کە ئێستا لەگەڵ من لە مەکتەبی سیاسین بە هاوڕێی سکرتێری حیزبیشەوە نەکەن متەمەسکرین بە پۆستەکەی خۆیان بەڵکو زۆر خۆشحاڵ و زۆر بەدڵنیاشن ئەگەر هاوڕێیەتر بێت جێیان بگرێتەوە لەبەرەوەی ئێمە لە 2 ساڵی ڕابردوو ڕەنگە بەهۆی کۆمەڵی ئیشکالات بەهۆی لاوازی دەستگا ڕاگەاندنەکان نەمانتوانیە ئەو گۆڕانکاری فعلا ناو حیزبی زەحمەتکێشان بە خەڵکی ڕابگەینین کە مەسپاسی کەناڵەکەتان دەکەم سەر و دەرفەتە من دڵنیاتان دەکەم و حیزبی زەحمەتکێشانی کوردستان گۆڕانکاری گەورە و جددی دەکات بە کۆنگرەی حیزبی زەحمەتکێشان کۆنگرەیەکی گۆڕانکاری چاک دەبێت و ئەو گۆڕانکاریانە دەتوانن کەواتە دکتۆر بەڵێ دکتۆر ئەوەی لە کارنامەکانتان هاتووە ئەوەی لە کارنامەکەتان هاتووە بۆ کۆنگرە ئێوە بەڵێنی ئەوە دەدەن بڵێن بە لایەنگیرانتان کە لەسەر ئەرزی واقعشدا جێبەجێ بکەن
بەتەکیت یەک لە خاڵهارە گرنگەکان هەڵبژاردننی سەرکردایەتی ناوچەکانە کە لە ڕێگەی کۆنفرانسات بەڕێوە دەچێت سەرجەم ئەندام و کادرانی ئەو دەستگایە لەو بۆ نمونە لە منتیقی سلێمانی ئەو لێر بەشدار دەبن لەوەی کە ئەو کەسانە دیاری بکەن کە بۆ ماوەیەکی دیاریکرا و سەرکردایەتی ئەو شوێنان دەکەن ئالیاتی وادانراوە کە ئەندامانی مەکتەبی سیاسی کۆمیتەی ناوەندی لە 2 دەورە زیاتر دووبارە نەبنەوە بۆی جارشکە کەسانی تر بەکوتی ڕێگایان بۆ خۆش بکرێ جگە لە پۆستی سکرتێری کۆمیتەی ناوەندی پۆستی جێگری سکرتێر دەبێت کە لە غیابی سکرتێرە جێگر دەگرێت کە پێشتر ئێمە دەستی کارجێرمان هەیە تا ئێستا ئەو شێوازە وەلا دەنین و بەتەکید لە ڕێگەی کۆنفرانسات یان ساڵانە یان ساڵنی و جارێک جارێش کە تەنها لە ڕێگەی ئیشکردن و تەنها پێوەری ئیشکردن ئەبێتە پێوەەر بۆ ئەوەی خەڵک بتوانێت متمانە بە هەم بە کۆمیتەی سەرکردایەتی ئەمە کۆمیتەی هەڵبژێردراوی پارێزگاکان بداتەوە کە من بەتەکید پێم وایە ئەوە لە توانایدا هەم قەواعیدی حیزب زیاتر هەم بدات و هەم هاانی و کادرە گەنجانەش بدات کە فعلا لە کاتێک ئیشەکەن ئەتوان بێنە پێشوە توانن لە سەرکردایەتی ئەو حیزبەدا شوێنی خۆیان بگرن. بەڵێ دکتۆر ئەحمەد ئەنوەر کارگێڕی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت لە ستودیۆکانی NRT لە شاری هەولێر. بینەرانی ئازیز تاوتوی ئەمڕۆمان تایبەت بوو بە بارودۆخی ئێستای کوردستان و بارودۆخی حەزبە بچووکەکان و ڕۆڵیان لە هاوکێشە سیاسیەکانی کوردستاندا تا تاوتویەکی تر بەخواتان ئەسپێرم و کاتێکی خۆش.